ڕیارە سپێنی ئەنجومەنی نوێنەران بۆ خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای پشتوەڕستنەکان و هەڵبژاردننی سەرۆکی نوێی ئەنجومەنەکە و هەمواری یاسای دووەمی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کۆبێتەوە. دیارە نزیکەی 6 مانگەکە بە بڕیاری دادگای فیدراڵی محەممەد حەلبوسی سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەران لە پۆستەکەی دوورخراوەتەوە و لەو کاتەشەوە تا ئەم دەقێستونەکان لەسەر دیاریکردنی کاندیدێک بۆ شوێنگرەوەی حەلبوسی نەگەیشتونەتە ڕێکەوتن کە ئەم پرسە بۆ سپی وا بڕیارە لە ئەنجومەنی نوێنەران کە کۆ دەبێتەوە تاوتوێ لەسەر بکرێت پرسێکی گرنگ دەبێت. تایبەت بەم بابەتە ئایا کۆبوونەوەی ئەمجارەی ئەنجومەنی نوێنەران سەرۆکی نوێی ئەنجومەنەکە تێیدا دەستنیشان دەکرێت و کێشە و گیر و گرفتەکان و ئامادەبوونی لایەنە سیاسیەکان تەواوی با بڵێن ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەو کۆبوونەوەیدا ئامادە دەبن بۆەوەی کاندیدێکی نوێ هەڵبژێرن. ئەم بابەتانە قسە و گفتوگوی لەسەر دەکەین بێواینداری زۆر بەڕێز ئازاد جۆڵات کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبن. کاگازە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرەتا لەوە دەست پێ دەکەین هەڵبەتا وا بڕیارە کە سپەی جارێکی دیکە ئەنجومەنی نوێنەران کۆبێتەوە و کۆمەڵێک پرس تاوتوێ بکات. یەکێک لەو پرسانە با بڵێن هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ ئەنجومەنەکە. بە بڕوای بەڕێستان کۆبوونەوەی سپینێ ئەم بابەتێک لای دەکاتەوە؟ سڵاو لێوە لە بینەرانی خۆشەویست لە ڕاستیدا دەمێکە بابەتی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان لە عێراق بابەتێکی گەرم و مشتومەڕی نێوان لایەنە سیاسیەکانە بە تایبەتی لەناو خۆی سونەکان و لە ناو شیعەکانیش ئەم بابەتە بە هەند هەڵگیراوە گرنگی خۆی هەیە لە پەرلەمان. بۆیە لە ڕابردوودا سونەکان نەیانتوانی بگەنە لەسەر یەک کاندیدە ڕێک بکەون. ئەمە گرفتی سەرەکی بەڵام لە هەمان کاتیشدا کاندیدەکانی سونە ڕەنگە لەلایەن شیعەوە هەندێک تێبینیان هەبوو بێ یان بەخواست و ویستی شیعەکان نەبوو بێ. ڕاستە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە جۆرێک وەکو عرفی سیاسی لە عێراق ئەمە پەیڕەو دەکرێت، بەڵام ئەمە بابەتێکی دەستوری و یاسایی نییە، بەڵام بوویتە عرفی سیاسی بەم شێوەیە دابشراون لەسەر پێکاتەکانی عێراق لەسەر شیعە و سونە و کورد. بەم شێوەیە بۆیە سەرۆکی پەرلەمانی عێراق کە وەکو عرفێکی سیاسی ئستحقاقی سونەکان لە ڕابردوودا نەیانتوانی لەسەر کاندیدێک ڕێک بکەون. گرفت لە نێوانی تحالفی تقدم هەبوو بە سەرۆکایەتی حەلبوسی و لەگەڵ عەزم بە سەرۆکایەتی خەمیس خەنجەر و لەگەڵ هەندێک لایەنی تر بۆ سیادە بە هەمان شێوە. دوای ئەوەی کەوە کاندیدیان دیاری کرد و چوونە چێبەرچەی هەڵبژاردنەوە لە خولی یەکەم لە هەڵبژاردنەکە دیارە نەیانتوانی یەکلایی بکەنەوە، بەڵام لەو کاتەدا ئەگە سەیری ئەنجامەکان بکەین دەبینین محمود مەشەدانی ئەو کاتە 48 دەنجی بەدەستێنە لە خولی یەکەمی هەڵبژاردنەکە. ئەمە ڕەنگە بەشێک لە سونەکان پشتیریان کردبێ و بەڵام زۆرینەی شیعەکان پشتیوانیان دەکرد، بەڵام نەیتوانی ئەو دەنگە بێنێ چونکە ڕاستەوخۆ شیعەکانیش نەیان دەویست دەستکاری یان لایەنگیری لایەنێک بکەن لە ناو کاندیدێک بکەن لە ناو پێکاتەکانی سونە بۆ ئەوەی ڕنگدانەوەی خراپی نەبێ. بۆیە ئەمە وای کردکەوە ئەو کات کە سێ کاندید هەبوو، شعلان کەریم هەبوو و هەروە سالم العیساوی و محمود مەشەدانی. ئەم کاندیدانەش لە چێبەرچێدا بوون، بەڵام ئێستا بارودۆخەکە گۆڕایە بە جۆرێکی تر. بارودۆخەکە دوای ئەوەی لە 18/4 شعلان کەریم بە فەرمی خۆی کێشایەوە کاتێکەوە وا تۆمەتبارکرابەوەی کە پەیوەندی پێشتر باسیە بۆ یان بانگەشەی بۆ سەدام حوسێن کردووە و سکاڵای لەسەر تۆماترابۆیە شایەوە لە بابەتی کاندید بوون. ئێستا ئەوەی کە ماوە سالم العیساوی کە کاندیدی عەزمە سیادەیە بەڵێ بەڵێ دیارە لە ئێستا گرفتێک هەیە لە پێشبینی دەکرێتەوە لە بەیانی پێشبینی دەکرێت بەیانی ئەم بابەتە یەکلایی ببێتەوە لە بەرژەوەندی محمود مەشەدانی کۆتایی بێبێ بەوەی چونکە لە ڕابردوودا ئەم هاوپەیم ئەم کوتلەیەی کە ئێستا محمود مەشەدانی ڕابەرایەتی دەکات بە ناوی سەدارە ئەم هاوپەیمانە پێکاتون لە 4 ئەندام پەرلەمان کە محمود مەشەدانیە، تەڵال زبەیعیە و هەروە خالد ڕوبەیعیە و هەروەها محەممەد ڕەبەیە. ئەم چوارە پێشتر لە ناو
پێکاتەی لەناو کوتلەی عەزم بوون بەڵام جیابوونەوە هاتوون کوتلەیەکیان بەناوی سەدارە پێکێنا ئێستا ئەم کوتلەی سەدارە ڕایان گەیاند کە چوونە ناو هاوپەیمانی تەقەدم هاوپەیمانەتەکەی محەممەد حەلبوسی بەمەش جۆرێک لە ڕێکەوتن کراوەکەوە لە هاوپەیمانەتەکەی محەممەد حەلبوسی لەوێ کاندید هەبێ کاندیدەکەش هەر محمود مەشەدانیە کە پێشتر کاندید بووە بۆیە ئێستا تەقەدم محەممەد حەلبوسی پشتیوانی لە محمود مەشەدانی دەکا و شیعەکانیش ئەمایان پێ باشە بۆیە هەڵبەتە ئەو کۆدەنگی کە وەکو بەڕێستان باسی دەکەن دروست بووە بۆ ئەوەی کەسپێن ئەم بابەتە یەکلایی بێتەوە جارێکی تر گرفت دروست ناکات ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە بەڵێ ئەو کۆدەنگی کە باسی دەکەی کە ئێستا لایەنە سیاسیەکان و بە دیاریکراویش لەنێوان لایەنەکانی سونەدا دروست بووە بۆ ئەوەی کە ئەنجومەنی یاخود سەرۆکی نوێی ئەنجومەنەکە هەڵبژێردێت ئەمە جارێکی دیکە لەمپەر یاخود گرفت دروست ناکات و سپەی بە دیاریکراوی دەکرێت ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە من پێم وایە لایەنێکی ناڕازی بوونیان هەیە هەتا ئەم کاتەش دەزانی چۆن من پێم وانییە گرفت دروست بکات چونکە تۆ تەماشا لە هەر کام لەو سێ پۆستەی سەرەکیی چ سەرۆک کۆمار کە لە لای کورداوە چ سەرۆکی حکوومەت کە لای شیعەکانەوە چ سەرۆکی پەرلەمان کە بەرکەوتەی سونەکانە بێگومان 100% ئەم پێکاتانە بە کاندیدەکان ڕازی نەبوون خۆ ئێمە بینیمان لە ناو کوردیش هەموو لەسەر سەرۆک کۆمار ڕازی نەبوون و لە ناو شیعەکانیش هەمویان بە محەممەد شیع سوودانی ڕازی نەبوون کە سەرۆک وەزیران بێ و بە هەماشێوە لە ناو سونەکانیش کە بەیانی سەرۆکی پەرلەمان هەڵدەبژێردرێ مەرجنیە 100% سونەکان ڕازی بن چونکە لە ئێستادا سونەکان دەتوانین بڵێن دوو هاوپەیمانی بەهێزن تەقەدم و سیادە ئەوانە بەهێزن بۆیە تەقەدم کە لە هەمیان بەهێزترە و زۆرینەی سونەکان پشتیوانی لە هاوپەیمانەتی تەقەدم دەکەن لە ئێستادا محمود مەشەدانی کوتلەکەی خۆی هەڵوەشاندوێتەوە کە ناوی ئەسەدارە بوو ئێستا چۆتە ناو هاوپەیمانی تەقەدم واتە ئێستا محمود مەشەدانی کاندیدی تەقەدمە کاندیدی حەلبوسیە بۆیە زۆرینەی سونەکان پشتیوانی لەم کاندیدە دەکەن لە ئێستادا ئەگەر بە ناچاریش بێ ڕەنگە خواستی تەقەدم نەبێ محمود مەشەدانی بەڵام لە نێوان بژاردەکاندا ڕەنگە ئەمە باشترین بێ چونکە ئەگەر محمود مەشەدانی نەبێ دەبێت سالم العیساوی ببێتە سەرۆکی پەرلەمان چونکە ئەم دوو کاندیدە هەیە لە ڕابردوودا سونەکان ویستیان پەیڕەوی ناخۆی پەرلەمان هەموار بکەنەوە بۆ ئەوەی بتوانن کاندیدی تریش بێ بەڵام شیعەکان لە پەرلەمان ڕێگایان نەدا ئەم مادەیە هەموار بکرێتەوە پەیڕەوی ناخۆی پەرلەمان بۆ هەڵبژاردنی سەرۆکی پەرلەمان ئەم مادەیە هەموار بکرێتەوە بۆیە کاندیدەکان تەنها ئەو دوو کاندیدە ماون و ئەم دوو کاندیدە بەهێز و دیارن لێرە ئێستاشدا محمود مەشەدانی بووە بە کاندیدی تەقەدم زۆرینەی سونەکان پشتیوانی لێ دەکەن و زۆرینەی شیعەکانیش پشتیوانی لێ دەکەن بۆیە باوەڕ دەکەم کوردیش ینی کێشەی نەبێت لەگەڵ ئەم بابەتە و بەتایبەتی محمود مەشەدانی پێشتر سەرۆکی پەرلەمان بۆ خولێکی تر وەکو بڵێ ئەزمونێک هەیە لەگەڵ محمود مەشەدانی شیعەکان زۆر لێی نیگەران نین بۆیە شیعەکان ڕەنگە پشتیوانی لێ بکەن و بە ڕەزامەندی تەقەدم و بەشێکی زۆر لە سونەکان باشە هەڵبەتە بەشێک لە لایەنە سیاسیەکان سەرم بابەتە کۆبوونەوەی خۆیان هەبوو هاوکات چوارچێوەی هەمانگیش کە بۆ بڕیاردان لەسەر ڕەبژاردننی سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەران کۆبوونەتەوە و داوایان لە ئەندامان و لایەنگرانی خۆیان کردووە کە لە کۆبوونەوەکەی سپەی بەشدار بن و بەرپرسیارەتی خۆیان ڕابگەنن و ئەم داوایش ئاڕاستی تەواوی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەن بە بڕوای ئێوە ئەم داواکردنەوە ئەم کۆبوونەوانە کاریگەری ئەرێنی بەجێ دەهێڵێت بێگومان دوێنێ لە ئێوارەکەی درەنگ و بە پەلەش دەتوانین بڕێن چوارچێوەی هەماهەنگی کۆبنەوەیان ئەنجامدا کۆبنەوەکەشیان تایبەت بوو بە بابەتی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بۆ ڕۆژی شەممە چوارچێوەی هەماهەنگی پێشتریش شیعەکان بە زۆری پشتیوانی محمود مەشەدانیان دەکرد بەڵام نایان دەویست ڕاستەوخۆ تەدەخل لەم بابەتە بکەن چونکە ڕەنگە کاردانەوەی خراپی هەبوو بێ بۆ خۆیان یان لە داهاتوودا ڕەنگە کاردانەوەی خراپی بۆ خۆیان هەبێ بۆیە نایانویست شیعەکان نایان دەویست نە ئەم عرفە سیاسیە لە عێراق بشکێنن کە پێکاتەکان دابشراون بەسەر ئەم سێ ڕاستەیە نیان دەویست ئەوە بکە دەنە خۆشیعەکان دایانتوانی کەسێکی شیعە هەڵبژێرن بە سەرۆکی پەرلەمان بەڵام ئەمە نایانویست ئەوە بکەن و لە حاڵەتی ئەوەش نایانویست زۆر بە ئاشکرا و بە زەقی پشتیوانی لە محمود مەشەدانی بکەن بۆ ئەوەی کاردانەوەی نەبێت
بەیانی بۆ سەر کاندیدی خۆشیان بۆ سەر و وەزیران هەموو ئەمانە وایان کرد بەڵام شیعەکان دەتوانین بڵێن زۆر بە عاقلانە و بەهێمنانە هەڵسوکەوتیان کرد لە نێوان ئەم کاندیدەکاندا بۆ ئەوەی کاندیدێک هەڵبژێرن کە بەخواستی خۆیان بین. محمود مەشەدانی لە ڕابردووشدا سەرۆکی پەرلەمان بووە لەگەڵ شیعەکان گرفتی نەبووە توانیوێتی ئیستیجابێکی باشی هەبێت لەگەڵ شیعەکان و ئەگەر دیقەتش بکە ینی لە دوایی چاوپێکەوتنی محمود مەشەدانی باسی لەوە کردووە کە پشتیوانی ئێرانی کردووە لەوەی کە سوپاسی ئێرانی کردکەوە ئێران ڕۆڵی گرنگی هەبووە لە ڕوبەڕوونەوەی تیرۆر لە عێراق وە کاریگەری ئەرێنی هەبووە بەسەر عێراقدا و نیگەرانی خۆی بەسەر بۆ ئەمریکا نیشاندا بەوەی کە پێویستە ئەمریکیەکان بکشێنەوە لە عێراق و پێویستیان بە ئەمریکیەکان نماوە. ئەمانە هەموو وا دەکەنم تەسریحانەوا دەکەنکەوە کورسیەکە بۆ مەشەدانی یەکلایی بوو بێتەوە مسۆگەرتر بێ. بۆیە من باوەڕ دەکەم بەیانی ئەم پرۆسەیە بەبێ گرفت تێدەپەڕێ ڕاستە هەندێک ناڕزایەتی هەیە لە ناو شیعەکانی هەمویان بە محمود مەشەدانی ڕازی نین ڕەنگە هەموو دەنگەکان دێنێ و بەشێکیش لە سوننەکان ڕازی نەبن بەڵام من پێم وایە ئەغلەبیەی شیعەکان و ئەغلەبیەی سوننەکان و کوردیش لەگەڵ ئەم بابەتە کێشەی نییە چونکە بۆ کورد هیچ کامیان گرفتێک نابی بۆ کورد و بە پێچەوەنەوە ڕەنگە محمود مەشهەدانی باشتر بێ بۆ کورد چونکە هەم لە ڕابردوو ئەزمونێک هەیە ینی قیادە سیاسیەکانی کورد لەگەڵ محمود مەشهەدانی هەم پەیوەندیان هەیە و هەم ئەزمونێکیش هەیە لەم بارەیەوە و محمود مەشهەدانی ڕەنگە بە نەتیجە نەتوانێت زۆر دژ بە شیعەکان یان دژ بە دەسەڵاتی ئێستای بەغدا هەڵسوکەوت بکە بۆیە بۆ کورد وە باشترە محمود مەشهەدانی سەرۆکی پەرلەمان بێ لە کاندیدێکی تر کە ڕەنگە میولی بەلای تونڕەوی هەبێ یان سەر بە وڵاتێکی ئیقلیمی بێ کە لە بەرژەوەندی کورد نەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئازاد جوڵا چاودێری سیاسیکە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە هەولێرەوە لەگەڵمان بوو. دووبارە سپاس بۆ بەڕێستان.